ومێ دەکەین چۆن ئەو هاوتاریە و ئەو وتارە نیشتیمانی کە ڕۆژنامەی کوردستان توانی لەو سەردەم و نەهامەتیانەیە دروستی کە بتوانین هەمان وتاری نیشتیمانی یەکگرت و دروستکەینەوە و میلەتەکەمان لە نەهامەتی و دووبەرەکی بپارێزین. ئەم خۆشەویستانە کە کۆمیتە یەکی ئایارن دوێنێ سەردانی ئێمەیان کرد دوو داواکاریان هەبوو کە یەکەمیانەوەیە کە لە ڕۆژی یەکی ئایارە چۆن لە دام و دەستگا و کەرتی گشتی ئەبێ بە پشوو ئەو کەسانی کە داوامەکەن مافەکانی خۆیان وەرەگرن بە هەمان شێوە داوا بکەین لە کەرتی تایبەت ئەو کەسانی کە لە کەرتی تایبەت ئیژەکەن لەو ڕۆژەیە یا پشویان بێدیان و کەسانی کە ئیشەکانیان هەستیار و پێویستە موچەی دوو ڕۆژیان لەو ڕۆژەیە بۆ حسێب بکرێ بۆ ئەوەی کە مافی ڕاستەقینەی خۆیان لەو ڕۆژەیە وەرگن و تەنیا ڕۆژێک نەبێت لە دروشمەکانە بمێنێتەوە. ئێمە بەڵێنمان پێیان کە جگە لەوەی داوا لە ژووری بازرگانی سلێمانی یەکەین و هەردوێنێ داوامان لێکردن و داوا لە وەبەرهێنەرانەکەین بەڵێندەرەکانەکەین سەرمایەدارەکانەکەین لە هەمان کاتە داوای یاسایی لە پەرلەمانی کوردستانەکەین کە هەوڵ بات بە یاسا ئەمە ڕێک بخاوە بیکا بە مەرج بەسەر هەموو ناوەندەکانی کەرتی تایبەتەوە بۆی ئەو مافەی ئەوان لە مافێکیا لە شتێکەوە کە تەنیا داواکاریە بچێتە چوارچێوەیەکی یاساییەوە و ئومێد دەکەین کە هەمومان ئیشی لەسەرکەین لێرەشەوە جگە لەوەی کە پیرۆزبایی لە کرێکارانەکەین و ئومێد دەکەین یاری ئەمساڵ کۆتایی قەیران و نەهامەتی و بێدەرەتانی و بێبازاری و بێکاری و بێدەرەتانی ئەوان بێ لە هەمان کاتیشا داوا لە هەموو ئەو لایەنانە ئەکەین تا ئەمە بە یاسا دەرەچێت دەست پێشخەری خۆیان بکەن و بێن بەدەم داوای چ ئێمە چ ئەم خۆشەویستانە و چ کرێکارانەوە کە لەو ڕۆژەیە چه مڕاعاتی کرێکاران بکرێ چه مافەکانیان وەکو خۆی بۆ دابین بکرێ و دڵیان خۆش بکرێ نەک دڵیان پشکێنرێ. داواکاری دووهەمی ژەوە بوو کە وردە قەیرانی دارایی لە کوردستان تەواوە بێ و پاشەکەوتی موچە لە کەرتی گشتی هەڵگیراوە بۆیە پێویستی شەکا کەرتی تایبەت کە لە ڕابردووە بە هەمان شێوەی کەرتی گشتی بەرەم قەیرانە کەوت و بەشێکی زۆری لە کارمەندەکانی ئیزننا لەسەر کارەکانی دەریان کردن لە هەمان کاتیشا موچەکانیان کەم کردنەوە ئەوانی ژارێکی تر بە موچەکانە پشتنەوە و بە دەرفەتی کارکردن لە کەرتی تایبەتە بشنەوە بۆی بە هەموو لایەکمانەوەی پێڵین ئاشتی کۆمەڵایەتی و ئاسایشی کۆمەڵایەتی بتوانین بپارێزین. دیسانی شۆم داوایشمان لە ژووری بازرگانی پیشەسازی سلێمانی و لایەنە پەیوەندیدارەکان کردووە و ئومێد دەکەین لا ئیندەیەکی نزیکە بە ئاسایی بوونەوەی موچە لە کەرتی گشتیە و بژانەوەی بازار ناوەندەکانی کەرتی تایبەتیش بە هەمان ئاراستە بتوانن ئیش بکەن و بتوانن دڵی ئەم چینە زۆر گرنگە بێنەوە کە هەموو تەلارە جوانەکان هەموو کۆشکە جوانەکان هەموو ڕێگە باشەکان ئەم خۆشەویستانە دروستیەکەن بەڵام دوجار خۆیان بستێ پنتێ سێبەر نادۆزنەوە کە تیا بحەوێنەوە بۆیە ئەرشی هەمومانە بە تایبەتی کە زۆربەی سەرمایەدارەکانی ئێمە خۆیان لەم چینەوە هاتوون بتوانین هەماهەنگی بکەین و ئەو کارەبەری نەپێشەوە و دوجاری سوپاسی هەموو لایەکتانەکەین و ئومێد دەکەین ئەو بەشێک لەو ناحەقیانەشی بەرامبەر ژینگە پارێزەکانەکرێ و ئەم خۆشەویستانە پێشنیازی تایبەتیشیان بۆ ئەوان هەیە کاری جددی لەگەڵ بەڕێوەبەرایەتی گشتی شارەوانیەکان و کۆمپانیەکانەکەین کە ئەبێ بەڕاستی هەموو مستەحقاتێکی خۆیان لە کاتی خۆیان وەربگرن و ئەوەی بۆیان دیاریکراوە لێی کەم نەکەنەوە و بە هیچ شێوەیە ڕێگە ناین کە مافی ئەو خۆشەویستانە زەوت بکرێ و سوپاس بۆیەوە. بەبوونەی ڕۆژی یەکی ئایار ڕۆژی هاوخشتی و هاوخەباتی جیهانی چینی کرێکار ئەلبەت ئێمە وەکو کۆمیتەیەکی ئایار هەموو ساڵێ کرێکاران ڕێکخراوە کرێکارەکان ئامادەکاریەکەین بۆ خۆمان حازرەکەین بۆ یەکی ئایار ئەم ساڵیش هەرووامان کردووە بەڵام ئەوەی کە گرنگە ئاماژەی پێ بدەم هەرەوەی کە دکتۆر ئاماژەی پێدا ئێمە ئەم ساڵ بە تایبەتی هەموو جێرە و کێشەکان هی کرێکاران زۆرترین لە کەرتی تایبەتە کۆبۆتەوە کەرتی تایبەت ئیتر کە بە شێوەیەک کرێکاران ئەچەوسێنەوە لە سەرەتای دەستپێکردنی قەیرانەوە لە 2011 ئەوەی کە حکوومەت بڕیاری لێگرتنەوەی موچەیدا ئەوانیش هاوکات موچەی کرێکارانیان کەم کردەوە بە تایبەتی کرێکارانی ژینگە پارێز و بەشی خەدەمی ئەوانەی لە خەسەخانەکان ئیشەکەن و ئەوانەی لە خزمەتگوزاری پاکەوەکردنی شارەکانەکەن هەر موچە و معاشەکانیان زۆر کەمە هاوتاش نین هی مەرکەز و هی قەزام ناحیەکان یەک نین. هەڵبەت ئێمەیشی لە خواستە تایبەتیەکانمان کە یاداشێکی تایبەتمان داوەتە بەڕێز دکتۆر هەڤاڵ کە بە دوواداچوونی بۆ کارەوە خۆی ئیشارەتی بۆ کرد ئەوانە 300,000 موچیانە دەنێ هی قەزام ناحیەکان ئێمە داواکەین وە خۆی لێ بکەنەوە کە پێش قەیران چۆن بۆ ئاوای لێ بکەن هاوتا بێ لەگەڵ موچە و معاشی کرێکارانی ژینگە پارێز و ئەوانەی کە لە خەسەخانەکانیش ئیشەکەن کە موچەکانیان وابێ بەشی ژیانیان کە یعنی لایەنی کەمی موچە لە وڵاتەیە دیاری نەکراوە. هەڵبەت ئێمە بێزگەل لەمە کۆمیتەی یەکی ئایار
دەخاڵی ترمان هەیە ئەوانە خواستی سەرچین لایحەی خواستەکانی یەکی ئاری ئەم ساڵە کە ئەویش دواتر لە یەکی ئارا لە مەراسیمەکەیە ئەدرێ بە ڕای گشتی و تەواوی دام و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستانیش ئەبێ ئاگادار بن لێی و دەست بەرن بۆی چ ئەوەی بە یاسا چارەسەر کرێ و چ ئەوەی ئەتوانرێ بە شێوەیەکی ئانی چارەسەر بکرێت. سەبارەت بە چالاکیەکانی یەکی ئار هەربەت ئێمە چالاکی جۆرا و جۆرمانە بێ ئێستا ڕێکاری یاساییمان گرتە بەر بۆ ئەوەی کە مۆڵەتی ڕسمی وەرگرین دوێنێ هەر لەگەڵ ئەوەی کە هاتین بۆ لای دکتۆر هەواڵ ڕێکارە یاساییەکان لێرەوە دەستمان پێگرتووە ئێستا لە ئاساییشە چاوەڕێی جوابین داش لە دکتۆر هەواڵەکەین لێشەوە کار ئاسانیمان بۆ بکە بۆەوەی کە مۆڵەتەکەشمان زۆر گرین و ئەوە کێشەوبەرەمان لەگەڵان نەکەن چونکی یەکی ئاات لە هەموو دنیای بەس ئاگادارکردنەوەیە لێرە زروفێکی تایبەت هەیە حەقیان پێدەین بۆ خۆیان چۆن ئیجراعاتی یاساییەکەن با بیکەن سوپاسان دەکەن.